لە ناوجەرگەی سەردەمی زێڕینی ئیسلامیدا شاعیرێک هەبوو جیاواز لە هەموو شاعیرەکانی تر، ناوی ئەبوو نەواز بوو. لە شعری کلاسیکی عەرەبیدا شوێن و دەست و پەنجەی دیارە، بە زمان پاراوی و حکمەتزانی و شانازیکردنی بە هاوڕەگەزخوازیەوە ناسراوە لە سەردەم و شوێنێکدا کە هاوڕەگەزخوازی تێیدا قبوڵ نەکراو بووە. بەڵام ئەبوو نەواز لە بەرهەمەکانی چاونە ترسانە بەیانی ئەو عشقەی بۆ پیاوان دەکرد و لە سەردەمی خەلیفەی هاڕوونی ڕەشید ژیاوە کە ناسراوترین خەلیفەی عەرەبی و ئیسلامیە. شعرەکانی ئەوەندە بەناوبانگ بوون دوای مردنیشی بەردەوام بەرهەمی بەر ئاگردان و کۆڕ و مەجلیسی شعر دۆستان بوون. تەنانەت لە چیرۆکە ناسراوەکانی 1001 شەو باسی ئەبوو نەواز و بەشێک لە چیرۆکەکانی کراوە. لە ساڵی 1962 زاینی لە شاری ئەهوازی ئێرانی ئێستا لەدایک بووە و لە ساڵی 813 زاینی لە شاری بەغدای پایتەختی خەلافەتی عەباسی کۆچی دوایی کردووە. خواستی ڕەگەزی خۆی و شعرەکانی بیرخستنەوەیەکی بەردەوامن کە خۆشەویستی هەر خۆشەویستیە لە هەر شوێن و سەردەمێکدا بێت.